وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق راپۆرتە میدیایەکانی لەمەڕ ئەگەری دووبارەبوونەوەی ڕووداوەکەی دەرنەی لیبیا ڕەت کردەوە و جەختی کردەوە لەوەی دۆخی بەنداوەکە جێگیر و متمانە پێکرا و ئەو راپۆرتانە ڕاست نین کە لەم دواییانەدا لەسەری بڵاو کراونەتەوە. وەزارەتەکە لە ڕاگەیەندراوێکیدا عێراقیەکانی دڵنیا کردەوە لە دۆخی گشتی بەنداوەکە، ڕاشیگەیان کە بۆشایی گلدانەوەی زۆر لە بەنداوەکاندایە و دەتوانین ڕوبەڕووی باران و بارانبارینی زۆر ببینەوە و بە شێوەیەکی دروست عەمباری بکەین. ئەم ڕاگەیەندراوە ڕەتدانەوەی راپۆرتێکی ئەمریکی بوو کە هۆشداریدا بوو لەسەر دووبارەبوونەوەی ڕووداوی شاری دەرنەی لیبیا لە عێراق بۆهۆی ئەو ترسەی کە لەسەر ڕووخانی بەنداوی مووسڵ هەیە کە گەورەترین گلدەرەوەی ئاوە لەسەر ڕووباری دیجلە لە باکووری وڵات. ڕۆژی ئەینی ڕابردوو تۆڕی ناشناڵ جیۆگرافیکی ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردەوە کە باسی پێشاتە مرۆیی و ژینگەیەکانی ڕووخانی بەنداوی مووسڵی کردهبوو. ئەوەش لە ژێر ڕۆشنایەوە و راپۆرتانی کە باسی درزیان کردبوو لە پەیکەرەی بەنداوەکەدا کە دەبێتەوە کاری ڕووخاندنی. تۆڕەکە لێدوانی چەندین پسپۆری لەو بارەوە گواستۆتەوە کە ڕەشەی ڕووخانی بەنداوەکەیان بە ئەگەرێکی چاوەڕوان کراوزانی بوو. سەرڕایەوەی دەسەڵاتدارانی عێراق بەردەوامن لە نۆژەنکردنەوەی کۆنکرێتی پەیکەرەکەی بە پڕکردنەوەی بۆشاییەکانی. راپۆرتەکە هۆشداری دەدات لەوەی کە ڕووخانی ئەو بەنداوە دەبێتەوە کاری گیان لە دەستانی سەدان هەزار کەسی قەراقی ڕووباری دیجلە ئەگەر بە زوویی شوێنەکانیان چۆڵ نەکرێت. هەروە ئەو لافاوەی دروست دەبێت هەزاران شوێنەواری مێژووی و ڕۆشنبیری خاپوور دەکات، لەوانەش نەمرود و نەینەوای پایتەختی ئاشووریەکان کە ڕۆژگارێک گەورەترین شاری ژیان بووە. ئەوە 10 ساڵە هۆشداری نێودوڵەتی لەبارەی ئەگەری ڕووخانی بەنداوی مووسڵەوە دەدرێت. لە ساڵی 2016دا بەڵێوەسخانی ئەمریکا داوای لە وڵاتیانی کرد بۆ چوونە دەرەوەیان لە عێراق لە کاتی ڕووخانی ئەو بەنداوەدا کە بە کارەسات ناوی بردبوو. بەنداوی مووسڵ گەورەترین بەنداوی عێراق و چوارەمین بەنداوی خۆرهەڵاتی ناوەڕاستە. لە ساڵی 1986دا کراوەتەوە. درێژەکەی 3 کیلۆمەتر و 200 مەترە و بەرزەکەی 131 مەترە و لەسەر ڕووباری دیجلە دروست کراوە. مەبەستەکەی گلدانەوەی ئاوە بۆ بەرەمێنانی وزەی کارەبا بۆ 1,700,000 کەس لە دانیشتوانی مووسڵ و پاشەکەوتی ئاوە بۆ مەبەستی ئاودێری لەسەر ڕووبارەکە.